لەبێت بەڕێزان. حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغداد گفتوگۆکانیان سەبارەت بە نەوت دەست پێ دەکاتەوە. حکوومەتی هەرێمی کوردستان لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند هەرێک لە وەزارەتی نەوتی عێراق و وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم گفتوگۆکانیان لەبارەی پرسی نەوت لە نێوان هەرێم و بەغداد دەست پێ دەکەنەوە. بە میواندارێک لە بەڕێزان لە شاری هەولێرەوە دکتۆرە ڕێواز فایق ئەندامی لیژنەی سامانە سروشتیەکان لە پەرلەمانی کوردستان هەروەها لە شاری بەغدادەوە مەسعود حەیدەر ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق تاوتویان پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکانم درێژە بەم پرسە دەدەین. حکوومەتی هەرێم گفتوگۆکانیان دەربارەی کێشەی نەوت دەست پێ دەکەنەوە دوای سەردانی شاندی هەرێم بۆ بەغداد بە سەرۆکاتی نێچیروان بارزانی بەغداد و هەولێر ڕێکەوتن لەسەر ئەنجامدانی کۆبوونەوە لە نێوان وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم و وەزارەتی نەوتی عێراق بۆ ئەم مەبەستەش وەزیری نەوتی عێراق سەردانی هەرێم دەکات. لە لایەکی ترەوە میدیاکانی پارتی بڵاویان کردووە لە سەردانەکەی بۆ بەغداد نێچیروان بارزانی و حەیدەرابادی ڕێکەوتن لەسەر هەناردەکردنی نەوتی کەرکووک لە ڕێگەی بۆڕی هەرێمی کوردستانەوە. باپەی ڕێکەوتنەکەش ڕۆژانە 150,000 بەرمیل نەوت هەناردە دەکرێت و 75,000 بەرمیل بۆ بەغداد و 75,000 بەرمیل نەوتیش بۆ هەرێم. ڕێکەوتن لەسەر نەوتی کەرکووک لەگەڵ بەغداد تەنها لە نێوان نێچیروان بارزانی و عابادی داکراوە و هیچ بەرپرسێکی کەرکووک بەشداری کۆبوونەوەکەی نەکردووە. دەربارەی نەوتی هەرێمی کوردستانیش حکوومەتی عێراقی ڕایگەیاند ئەگەر هەرێم نەوتەکەی ڕادەستی بەغداد بکات ئەوە حکوومەتی عێراق پشکی هەرێم دەنێرێت. لای خۆشەوە حکوومەتی هەرێم بڵاوی کردەوە هەردوو لار ڕێکەوتن لەسەر ئەنجامدانی گفتوگۆی تەکنیکی لە نێوان وەزارەتی نەوتی عێراق و وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم دەربارەی پرسی نەوتی هەرێم و کەرکووک. کێشەی نەوت لە نێوان هەرێم و بەغداد کێشەیەکی کۆنە و تاوەکو ئێستا ئەم پرسە نەتوانراوە یەکلایی بکرێتەوە. لە ساڵی 2014دا حکوومەتی عێراق پشکی هەرێمی بڕی بە هۆی فرۆشتنی نەوت بەسەر بەخۆیی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە. لە کۆتایی هەمان ساڵیش حکوومەتی عێراق و هەرێم ڕێکەوتنێکی نەوتیان بەست بەڵام دواتر جێبەجێ نەکرا و هەردوو لاش یەکتریان تۆمەتبار کرد بە جێبەجێ نەکردنی ڕێکەوتنەکە. ئێستا حکوومەتی عێراقی پڕۆژە یاسای بودجەی ساڵی 2017 ئامادە کردووە و ئەگەر هەرێم و بەغداد دەربارەی نەوت ڕێکەوتن ئەنجام بدەن دەبێتە بەشێک لە یاسای بودجە. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان. دکتۆرە ڕێواز بەخێر بێن ئەگەر سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەن دەمەوێت ڕای بەڕێستان بزانین وەکو ئەندامێکی لیژنەی سامانە سروشتیەکان لە پەرلەمانی کوردستان دەربارەی ئەو شاندەی کە ئێستا سەدانی بەغدادیان کردووە باز لەوە دەکەن کە مەسەلەن جۆرێک لە گفتوگۆ دەست پێ دەکاتەوە لە نێوان هەرێم و بەغداد دەربارەی پرسی نەوت و لەسەر نەوتی کەرکوویش جۆرێک لە ڕێکەوتن کراوە. ڕای بەڕێستان لەو بارەیەوە چی؟ سڵاوتان لێبێ سڵاو بۆ برای بەڕێزم کاک مەسعود لە بەغداوە بەناوی خوای بەخشندەی میهرەبان. سەبارەت بە ڕێکەوتنی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی فیدراڵی عێراقی لە ڕێگەی هەردوو وەزارەتی تایبەتمەند بە ئەم بوارە بۆ خۆتان نەزانن کە دوور نزیک پەرلەمانی کوردستان وەکو دامەزراوەی تەشریعی ڕەقابی لە هەرێمی کوردستان هیچ ئاگاداریەکی دەستپێکردنەوەی کۆبوونەوەکانیان نییە و بۆ خۆتان نەزانن لە 12 ساڵی پارەوە ئەم دامەزراوەیە کاری خۆی ناکە لەبەرەوە حکوومەت بۆ خۆی چی بوێ ئەوە ئەکا. سەبارەت بەوەی ئێمە ینی وەکو لیژنەکە کۆبوونەوەمان نەکردووە سەبارەت بەم بابەتە تا قسەی خۆمانمان هەبێ بەڵام ئەگەر وەکو ئەندامێکی پەرلەمان لە منە پرسی بەش بە حاڵی خۆم گریانم بۆ دۆخی خەڵکی کوردستان و بێشەرمی و بێشعوری حکوومەتی هەرێمی کوردستان دێ لەبەرەوەی بۆ خۆشی نازانێت چیەکە یعنی وەکو کەسێکی یان کەسایەتێکی معنەوی خاوەن شخصیەتێکی مەهزوزی بەرز و نزمە ینی شخصیەتێکی کە ئینسان ناتوانێت فەخری پێوە بکە
ڕۆژێک زۆر بێمنەتە و ڕۆژێک زۆر سەرشۆڕە یعنی ئینسان لە کەوتونەتە ناو دۆخێکەوە دۆخێکی وەسەتی نییە بۆ ئەم حکوومەتە کە ئینسان بتوانێت خوێندنەوەی علمی بۆ بکە و خوێندنەوەی سیاسی بۆ بکە بەڵکو ینی طبعا حکوومەتی هەرێمی کوردستان کەوا ئەڵێم دڵم ژانەکات چکە ئەمە حکوومەتی خۆمانە بەڵام ئەم بەڕێزانەی ئێستا چوونەتە بەغدا بە هیچ شێوەیەک تەمسیلی حکوومەتی هەرێمی کوردستان ناکەن بەڵکو نوێنەرایەتی پارتی دیموکراتی کوردستانەکەن کە وەکو حیزبێکی سیاسی مافی خۆیەتی بڕوا دەمەزەردی پەیوەندی سیاسەکانی بکاتەوە لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکان لە بەغدا بەڵام ئەگەر بەناوی حکوومەتی هەرێمی کوردستانەوە قسە بکە من نیگەرانم لەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان کە حیزبەکەی منە ڕۆڵی نییە لەوەی کە بە پارتی دیموکراتی کوردستان بڵێ کەی دەست بە دانوستان بکەین و کەی دانوستانەکان ڕاگرین کەی با بڵێن بڕیاری کۆتایی لەکوێیە بەڵکو ئێمە وەکو گوێگرێکیان گوێڕایەڵێکی عاقڵمان لێ هاتووە دوای ئەوە کەوین کە ئەوان دوجار بڕیاری لێت بەڵێ زۆر باشە دکتۆرە بەڕێزت باست لەوە کرد کە ڕۆژێک حکوومەتەکە سەری بڵند ڕۆژێک سەر شۆڕە یعنی پێ دوای ئێستا حکوومەت هێرێم سەری شۆڕە و کە سەری شۆڕە بەوەی تیەوەیە ئەمە پەیوەندی بەوە هەیە کە پێشتر بەبێ پلان و بەبێ دیراسە بڕیاری داوەکە بەسەر بەخۆی نەوت بفرۆشێ و دوجار کە لەم پرۆسەیە سەرکەوتوو نەبووە بووە بەژێر قەرزێکی زۆر زۆرەوە و ئێستاش ئەو بڕەنەوتی کە بەرهەمێ هێنێ بەشی پێداویستەکانی خەڵکی کوردستان ناکات چکە دوو هێزی سیاسی کێکەتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانن و ئەمان ینی خاوەنی ڕاستەقینەی حکومدارین لە هەرێمی کوردستانە من بڕوام وایە وەکو یەکێتیەک ئەم قسەیەکەم تا ئێستام دوو هێزە دەستبەرداری تموح حیزبیەکانیان نەبوون و دەستبەرداری چاوچنۆکی حیزبیان نەبوون لە ناو نەوتی خەڵکی کوردستانە لەبەرەوە ئەو بڕێ کە دوای ئەوەی کە خۆیان ئەمێنێتەوە بۆ فرۆشتن بەشی پێداویستەکانی خەڵکی کوردستان ناکە بۆیە هەموو جارێک کە فشاریان لەسەر دروستە بێ بە ناچاری پەنا بۆ حکوومەتی ناوەندیە بنەوە باشە پێ دوای ئێستا حکوومەت سەرشۆڕە بەرامبەر بەغداد بەرام حکوومەتی هەرێمی کوردستان ئەزانی من مەبەستەکەم لەمە چییە ینی مەبەستەکەم لەمەیە یەک جار مەفروزە ئەم حکوومەتە بڕیاری خۆی بدا ینی چیتر بە دروشم خەڵک هەڵ نەخەڵەتێنێ ئەم مستەڵەحەی کە منی بەکارمێنا مستەڵەحێکی سیاسی نییە ئەمە مستەڵەحێکی شعبەویە یعنی ئەمەوێ بەسیترین کەس سادەترین کەس لەسەر شەقام تێبگالەوەی کە ئەوە دەرەنجامی بێپلانی حکوومەتی هەرێمی کوردستانە دەرەنجامی دزە شارکەی عنصرە سەرەکیەکانی پێکێنەری حکوومەتی هەرێمی کوردستانە لەگەڵ خەڵکی کوردستان و لەگەڵ پەرلەمانی کوردستان بۆیە هەموو جارێک ناچارە بێ بڕاتەوە بۆ لای حکوومەتی ناوەندی و لە دوای ئەوەی کە دنیایەک خۆ بە گەورەزانین و متمانە بە خۆبوون و بێمنەتی لە بەرامبەرم حکوومەتە ئەنوێنێ دوجار لە وێزگە جیاوازەکانە سەردانی حکوومەتی ناوەندیە کاتەوە من بەش بە حاڵی خۆم لەگەڵ ئەوەم کە ئێمە بە بەردەوامی دانوستانمان هەبێ لەگەڵ حکوومەتی ناوەندی بەڵام لەگەڵ ئەوە نیم کە ئێمە بێمنەت بین بەڵام بێمنەتیەکەمان نەبینە سەر با زۆر سادەی کەمەوە وەکوایە من و جەنابەت پێویستمان بە یەک بێت و یەکتریشمان خۆش نەوێ ینی من و جەنابەت بەرژەوەندیەک لە نێوانمانە هەبێ من ڕقم لە تۆیە تۆش ڕقە لە منە هەموو جارێک منەڵم من لێت بێمنەتم ئەوەی لە دەستت دێت بیکە بەڵام کە فشارم بۆ دروستە بێم بۆ لای جەنابەت یعنی لە ڕووە سادەکەی کە خەڵکیکی ئاسایی لەسەر شەقام تێبگا ئەوەیە نابێ یعنی بێمنەتیەکە یان با بڵین خۆ بە گەورە زانینەکە بە شێوەیەکی لێبێ کە بەشی ئاشتیتیان نەمێنێتەوە حکوومەت ماوەیەک بە ناوی خەڵکی کوردستانەوە کە تعبیر لە خەڵکی کوردستان ناکە بێمنەتیەکی زۆر لە بەرامبەر حکوومەتی ناوەندیە پیشانەدا دوایش بە ناچاری ئەڕاتەوە بۆ لای حکوومەتی ناوەندی بۆ دانوستانکردن و لە ڕووی ئیعلامی و لە ڕووی ڕاگەیاندنەوە وا جوانیەکە کە ئەمە بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستانە بەڵام من وەکو نوێنەرێکی خەڵکی کوردستان خەڵک دڵنیاکەمەوە مە بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان نییە ئەمە بۆ ئەوەیە کە چۆن نەوتی هەرێمی کوردستان بە تاڵانە برێ
بە هەمان شێوە نەوتی کەرکووکیش بەداخەوە و بە بەرچاوی یەکێتیەوە بە تاڵان ببرێت. زۆر باشە دواتر قسە لەسەر نەوتی کەرکووت دکتۆرە سوپاس دەکەین ئەگەر بچین لای کاک مەسعود زۆر سوپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەماندا. بەڕێستان وەکو ئەندامێکی لیژنەی دارایی لە بەغداد کە ئاگاداری مەسەلەی پەیوەندی داراییەکانی نێوان هەرێم و بەغدادی ڕاچێ سەبارەت بەوەی کە ئەوەی کە ئێستا دوێنێ عەبادی باسی لێوە کردووە گەر هەرێم نەوتی خۆی ڕادەست بکات ئامادەن ئەوان پشکی هەرێمی کوردستان بنێرن پێ دوایە ئەمە جێبەجێ دەکرێت؟ بەڵێ برای خوای بەخشەم مێرەبان سڵاو بۆ بەڕێزێت و بۆ بەڕێز دکتۆرە ڕێواز و بۆ بینێرانی بەڕێزی کەناڵەکەتان. طبعا ئاماژە بەوە کرا کە ئەم وەفدە پێکهاتی وەفدەکە ڕاستە بەڕێز نێشیروان بەرزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە، بەڵام پێکهاتی وەفدەکە پێکهاتەیەکی حزبیە زیاترنەوە پێکهاتی حکومی. هەر هیچ نەبووە دەبووە بەڕێز خوباتاڵبانی جێگیری سەرۆکی حکوومەتە هیچێت بووە لە داهانی وەفدەکە و حکوومەتی هەرێم کە ئاساسا پێکهاتووە لە ئەتلافێکی کوردی لە چەند حزبێک دەبووە ڕێنمانەوەی پێکهاتی حکوومەتەکە بووە و پێمان وایە ئامانجی سەرەکی سەردانی ئەم وەفدەی پارتی دیموکراتی کوردستان بە سەرۆکایەتی بەڕێز نێچیروان بارزانی ئامانجی سەرەکی مۆزوعی ئیقالەکردنی سەحبی سیقا لە بەڕێز وەزیری دارایی عێراقا ممکنە لەو لە هامشی ئەو کۆبنەوانەیە هەندێک باس لە کێشەی نەوتی نێوان هەرێم و بەغداد بکرێت. بەڵێ و من بۆ خۆم قەناعەتی شەخسیم وایە لە نەتیجەی ئەوەی ئێمە لە کۆتایی ساڵی 2014 هەم لەگەڵ حکوومەتی هەرێم و هەم لەگەڵ حکوومەتی عێراقیە تەواصڵمان هەبوو زۆرێک لە کۆبنەوەمان ئەنجام داوە. خوێندنەوەی خۆم بۆ واقعەکە ئەوەیە کە نە هەرێم نەوتی خۆی ڕادەستی عێراقەکە و نە عێراقیش هیچ پشتێک لە بودجێ هەرێم بڕەوانەی هەرێم کوردستانەکە ممکنە لەسەر نەوتی بابە گۆرگۆر چونکە نەوتەکانی هاوانەوە بە حەسەن هەرێم کوردستان نەوتی لێ دەرەکاری فرۆشێت تەنها نەوتی بابە گۆرگۆرە کە لە ماوەی ڕابردووە چەندین جار بەڕێز عەبادی یاکیبی لەو کردوەوە کە حکوومەتی هەرێم ئەو نەوتەش بخوێنە ممکنە ئێستا لەسەر بڕی ئەو نەوتە چەندی بۆ بەغداد چەندی بۆ هەرێم بێت لەسەر بەڕێکەوتنی بگەی بەڵام ئامانجی سەرێکی ئەم سەردانە بۆ بەلەفی استیفادەکردنەوەی احتیمالیەتی ئیقالەکردنی وەزیری دارایی. بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بەوەی کە ینی ئەگەر بە ئێستا هەرێم نەوتەکەی خۆی ڕاڕستی بەغداد بکات ئایا بەغداد ئامادە نیە بەشە بودجەی هەرێم بنێرێت کە وەکو لە ڕاگەنراوی دوێنێی حکوومەتی عێراقیدا هاتبوو؟ عێراق بەپێی قانونی موازنە تەعامل لەگەڵ هەرێمی کوردستانەکە و ئەوەی ئێمە ئێزانین ئەو ئیتفاقە سیاسی کە لە کۆتایی ساڵی 2014 لە نێوان هەرێم و بەغدا کراوە و لە یاسای بودجەی 2015 چەسپێنرا و لە 2016 کۆپی کرایەوە بۆ 2017 کۆپیە کردەوە چونکە هیچ ڕێکەوتنێکی سیاسی نوێ لە نێوان هەرێم و بەغدایە نییە کە لەوە باشتر بێکە هەیەتە ئێستا و ئەوەش زۆر ڕوونە لە سێ مادەیە بەڕوونی ئاماژەی پێکراوە دەبێ هەرێم بە نەوتی کەرکووکەوە 550,000 بەرمیل نەوت تەسلیم بە عێراق بکە و لە بەرامبەرەوەدا بەپێی ئینفاقی فعلی عێراق پشتی هەرێمی کوردستان هەنێرێ بەپێی ئەرقامی تەقدیری کە ئێمە لامانەوەکو ئەندامانی لیژنەی دارایی لە باشترین حاڵەتدا ممکنە 600 تا 700 ملیارد دینار بۆ هەرێمی کوردستان بێت و من پێم وانییە نە هەرێم ئامادەیە نەوتی خۆی ڕادەستی بەغدا بکە ئەگەرنا دەکرێت پرسیارەوە بکەن لە ماوەی 2 ساڵی ڕابردووە هەرێم بۆ نەوتی خۆی ڕادەست نەکرد ئێستا تەسەوور ناکەم نەوتی خۆی ڕادەست بکە و پێم وابێت لە ڕاگەیاندراوێکیشە ئاماژە بەوە کراوە کە باسی نەوتی هەرێمی کوردستان نەکراوە تەنها باسی نەوتی بیرەنەوتیەکانی بابە گۆرگۆر کراوە و من بۆ خۆم قەناعەتی ئەوم نییە کە هەرێمی کوردستان
شخصی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان قەناعەتی بۆ استراتیژیەکە هەبێت کە نەوتی هەرێم ڕادستی بەغدا بکات. بەڵێ سوپاس دەکەم دواتر گەڕێنەوە لای بەڕێزت. دکتۆر ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێستان باستان لەوە کرد کە ئێستا نەوتی کەرکووک تاڵان دەکرێت بە بەرچاوی یەکێتی نیشتیمانیەوە چۆن نەوتی کەرکووک ئێستا تاڵان دەکرێتەوە و ئەم ڕێکەوتنیش کە تازە کراوە تۆ چۆن دەخوێنەوە ئەوەی کە نەوتی کەرکووک لە ڕێی هەرێمەوە هەنادە بکرێەوەی کە پێشتر لەژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقیدا بوو ڕاگیرا بوو 75,000 بۆ هەرێم 75,000 بۆ حکوومەتی عێراقی. بێگومان ئەم ڕێکەوتنەش ئێوە لە راپۆرتەکەتان ئاماژەتان پێداوە کە بەڕێز بارزانی نێچیروان بارزانی چۆن نەتوانێت بەبێ ئامادەبوونی بەرپرسانی کورد لە کەرکووک ئەم ڕێکەوتنە بکە. ئەمە تەواوکەری و ڕێکەوتنەیە کە پێشتر لەسەر کێڵگەنەوتیەکانی تر کراوە، لەسەر بای حەسەن و لەسەر ئاڤانە کراوە. پێشتر ئەمانە لە لای کۆمپانیای نەوتی باکوور بوون، ئەم بەرهەمەی بابە گورگوڕ و خەبازە و هەندێک لە کێڵگە مولحەقەکان کە 150,000 کەمتر یا زیاتر بوون، 20,000 بۆ بەکاربردننی ناوخۆیی بوو، باقەکەی تری ئەفرۆشرا. من بۆچی ئەڵێم بەتاڵانە برێ، ئەمە قسەی نییە لە خۆمەوە بیکەم. ئەگەر بیرتان بێ پێشەوەی کە ئەو لیوای پۆلیسی نەوت و گازی وەزارەتی سامانە سروشتیەکان پەلاماری کێڵگەکانی بای حەسەن و هاڤانە و ئەوانی تر بدا، بڕی ئەو نەوتەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە کێڵگەکانی خۆی لەلایەن کۆمپانیەکانەوە بەرهەمیە هێنا زیاتر بوو لە 500,000، یعنی هەندێک جارە گەیشتە 500,000. لە سەردانێکی ئێمە بۆ شاری کەرکووک لە ڕابردووە بۆیان باس کردین کە پێشەوەی ئەم کێڵگانە پەلامار بدرێن نزیکەی 260,000 بەرمیل نەوتی ڕۆژانەیان هەبووە، ینی ڕۆژانە بەرهەمیان هەبووە بجگە لەو 150,000 کە کۆمپانیای نەوتی باکوور تا ئێستش بەرهەمی هێنێ و ئەمڕۆ دیارە ینی ڕێکەوتنی لەسەر کراوە. ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان کە ماڵانە بڕی بەرهەم ئیعلانەکە ناڵێ ئێمە 600,000 ئیعلانەکەین یا بڵین ئەنێرین یان بەرهەمەهێنین، جاری وا هەیە کەمترە لە 500,000 لەبەرەوە لە ڕووی ژمارەیەوە ئینسانی عەقڵە توانێ ئەوە لێک بداتەوە نزیکەی 200 بۆ 250,000 بەرمیل بەرهەمەکە کەمی کردووەوە. ئەم کەمکردنە ئینسانی عەقڵ ناتوانێت ینی پێشبینی ئەوە بکا کە ئەم قسەیەکی ڕاستە، لەبەرەوە کە ئەو بڕێک لە نەوت بەتاڵانە برێ، بەڵام ئەم بڕە نەوتەی کە بەتاڵانە برێ هی کوێیە لە ڕاستیە یاهی کەرکووکە یان هی هەرێمی کوردستانە، چکە دوجار داهاتی نزیکەی 250,000 ینی بلانی کەم 250,000 بەرمیل نەوت دیار نییە، ینی من باسی تەنکەر ناکەم، بەس باسی بۆری یەکەم. بەسە ئێستا قسە لەسەرەوە هەیە کە ئەمە ڕقابەی لەسەرە و ئەمە وا ئەکرێ وا ئەکرێ، بەڵام لە ڕووی ڕقەمیەوە ئینسانی عاقڵ ناتوانێت بڕوا بەوە بکە کە ئێستا هەرێمی کوردستان دەتوانێت ماڭانە تەنها کەمتر لە 500,000 بەرمیل بنێرێ. من نیگەرانم لەوەی کە ئەگەر لە ڕووی سەربازیەوە قسەی لەسەر بکەی ینی لەو بەڕێزانەی کە ئێمە قسەمان لەگەڵکردن من حەز ناکەم ناوی بێنم، بەڵام بەرپرسەکانی کەرکووک ڕەفیقەکانم مەزانن کە لەگەڵمان بوون، دکتۆر شێرکۆ جەودەت و کاک عەلی حەمەد ساڵح و دکتۆر عزەتیشمان لەگەڵ بوو. یەکێک لە بەڕێزەکان پێی وتین کە لە ئاستێکی زۆر بەرزایە، وتی لەم کەرکووکەیە مەل ناتوانێت بەبێ پرسی یەکێتی بفڕێ، چۆن پارتیە توانێت بەبێ پرسی یەکێتی نەوت بفرۆشێ. لەبەرەوە ینی من بە نیگەرانیەوە سەیریم دۆسیەکەم و ینی لە ڕوانگەی نوێنەرایەتیکردن بۆ خەڵکی کوردستان دڵم ژانەکە کاڵێم حیزبەکەی من یەکێک لەم دوو ڕۆڵا بینێ، یان شەریکە یان بێباکە، هەردووچیان بۆ حیزبەکەی من عیبە. لەبەرەوە کە باس لەوەکەین 75,000 بۆ عێراق و 75,000 بۆ هەرێم، چارەنووسی ئەو 75,000ش وەک چارەنووسی ئەو 100,000 بەرمیلەیە کە ڕۆژانە لە کێڵگەکانی هەرێمی کوردستانە بەرهەم دێ. زۆر باش. ئێستاەوەی کە بەرز وتت کە یەکێتی نیشتیمانی مەسەڵەن دەسەڵاتدارە لە کەرکووک شەریکە یاخود بێباکە، بە بڕای تۆ کامیانە ینی کامیان زیاتر لە شەریکەکەەوە یاخود لە بێباکیەکەەوە نزیکە؟ من بەڵگەی فەرمیم لەلا نییە لەوەی کە شەریکە یان شەریک نییە، بەڵام منطق و عقل منطق ینی ئینسان کە بیر کاتەوە بە منطق بیر کاتەوە و عقلی بەکاربیێنێ ناتوانێت بڕوا بەوە بکە کە چەند بەرپرسێکی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵیان نییە لە ئەوەی کە ئاسانکاری بکەن بۆ ئەوەی پارتی دیموکراتی کوردستان بتوانێت بەو شێوەیە مامەڵە لەگەڵ نەوتی کەرکووک بکە.
بەداخەوە ینی من ناتوانم بڵێم وایە یاوانە چکە بەڵگەم نییە و دوجار فێری ئەوەش بوونێ ساگەر قسەیەکەی بەدڵیان نەبێ شکاتە لەکەن لە محکەمە و منیش بەڵگەم پێنیە بەڵام ینی هیوادارم شەریک نەبێ وەگەر شەریک نەبێ بێباکە لە ڕاستە بێباکی شتێکی ئەو تۆی لە شەراکەتی کەمتر نییە. زۆر باشە. سەبارەت بەوەی کە بەڕێزت وتت بەشێکی مەسەرەن تاڵان دەکرێت ئەوە کێ نەوتەکە دەبات و تاڵان دەکرێت لەلایەن کێوە تاڵان دەکرێت نەوتەکە ئەگەر بەشێکی کەرکووک بە یاخود هەرێمی دیار لە نەتیجەی ئەو تحقیقی بەڵێ لە نتیجەی ئەو تحقیقی کە کردمان لە ڕابردووە ینی تازە نییە بۆمان دەرکەوت کە ئەو بڕەنەوتەی کە بە بۆری ئەنێردرێ تا ڕادەیەک ژمارەی بەرمیلەکان تا ڕادێک ڕقابەی سۆمە و ئەوانەی لەسەر بوو و حکوومەتی لەسەر بوو ئەوانە تا ڕادێک کەمتر مەجای ئەوەی تایە دزیتیا بکرێ بەڵام ئەوەی کە بەتەنکەرە ڕوا لە ڕاستە کەس نازانێت چیە ینی هەندێکەڵێنەوە بنزینە هەندێکەڵێن بنزینە دێ هەندێکەڵێن نەوتی ڕەشە بەڵام بەرهەمەکە هەیە و داهاتەکەی نییە ینی تۆ ئێستا لەم حتا زۆر باسادەیکەینەوە ینی جوتیارێک لە کێڵگەکەی خۆیان ڕۆژانە تەنونیوێک تەماتە بەرهەم بێنێت تەنونیوێک بۆ نمونە سێ و بەرهەم بێنێ پارەی تەنێکی دیار بێ و پارەی 500 کیلۆی کە نیو تەنە دیار نەبێ ئینسانە ینی هەر هەموو کەسێکە زانێکەواتە 500 کیلۆی بەتاڵانە برێ ئەمە بۆ سێ و بۆ تەماتە ڕاستە بۆ نەوتیش بە هەمان شێوە ڕاستە ینی ئینسانە ینی کەسێک کە لەم سێکتەرەیە تۆزێک زانیاری هەبێ و بە دوواداچوونی کردبێ ناتوانێت باوەڕ بەوە بکە کە ئێستا هەرێمی کوردستان بە بەرهەمی کەرکووکیشەوە 500,000 بەرهەمی هەیە یا هەندێک جار کەمترە لە 500,000 باشە ئەگەر زیاترە لە 500,000 پارەکەی لەکوێیە ئەوە ناوی بەتاڵان بردن. بەڵێ سوپاس دەکەین دکتۆرە دواتر گەڕێن و لای بەڕێز کاک مەسعود دەگەر بگەڕێن و لای بەڕێستان سەبارەت بەوەی کە ئەم ڕێکەوتنی کە کراوە مەسەلەی ئەوە کۆندامانی لیژنەی دارایی و لیژنەی نەوت و زەشکە لە پەرلەمانی عێراق کە نوێنەری کوردی تەیە هیچ پرس و ڕاوێژێکتان پێکراوە سەبارەت بەوەی کە ئێستا کەرکووک کراوە 75,000 بە 75,000 بۆ عێراق و هەرێم؟ نەخێر وەکو هەموو جارەکانی تر وەفدی هەرێم کە دێتە بەغدا هیچ هەماهەنگی و هیچ پەیوەندیەکی بە نوێنەرانی کوردەوە نییە لە پەرلەمانی عێراق و پێم وایە لەگەڵ وەزیرەکانیشان هیچ پەیوەندییان نییە تەنها وەزیرە حیزبەکانێ ببینیمان لە وێنانەی کە پیشاندراوە ببینین لە چاو پێکەوتنەکانە وەزیری دارایی ئامادەیە وەزیرەکانی تری کورد ئامادە نین و وەفدی کوردیش وەفدێکی حیزبیە یعنی هەماهەنگی ئاسانی دروست بێ لەسەر ڕزمێک و عالیەتێک ڕاهاتوون هەر بۆ ئاگەتەبوون بەڵێشەکەن لەماڵ ڕابردووە چەندین جار وانیان بێندا تابەتی و وانامانی کورد لە لیژنەی دارایی ئالێتەکان بۆ هەماهەنگی باشتر ببێ بەڵام تەنها قسەی جارێکی بووە و لەسەر جێڕەقەشتێکی لەوە بەدەمان بینیوە ئەمە هەر بە شێوەیەکی گشتی کورد ئەم کێشەیە هەیە تەنانەت لە نێوان وەزیرە کوردەکانیش وەزیرەکان و نوێنەرانی کورد لە پەرلەمانە هەماهەنگی نییە هەر بۆ نمونە لە بابەتی استیجابکردنی بەڕێز وەزیری دارایی عێراقە کە زانێ استیجاب بکرێت بە کتابی فەرمی داوای لە لیژنەی دارایی کرد کە دەیەوێت هەماهەنگی بکە نوێنەرەکەی پارتی دیموکراسی کوردستان خۆی پێوتوە توێتی ئەمە ساڵێک زیاتر داوای هەماهەنگی بکرێت استیجاب بکرێت ئێستا لێ هەماهەنگی بەردەگەڵاتی استیجاب ناو لیژنەی دارایی نییە لەسەر و ناو پەرلەماندارانیشان لەسەر نییە و بینیمان لە نەتیجەی استیجابەکە شامل بوو کە زۆربەی پەرلەمانداران دەیژیان بەوە داکە خەناعەتیان بەوەڵ بکەینەوە بەبەرچەم لە عادەتی ئیشکردن و بە مؤسساکردنە بەداخەوە دیارە لە دوای ساڵی 2003 ئەو کەلتورە دروست بووە ئەوانەی لە هەرێمی کوردستانان سەڵاتی جێبەجێکردنیان بەتایبەتی بە ڕێکمێک و بە میکانیزمێکی شەکەن هیچ هەماهەنگییان لەلای کورد نییە لە بەڵێ سوپاس دەکەم کاک مەسعود ناوبڕێک وەردەگرین دواتر دەگەڕێنەوە لای بەڕێزت بینێرانی بەڕێز ناوبڕێک وەردەگرین دواتر دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە.
بەڵێ دووبارە سڵاوتان لێبێت. دکتۆرە ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێستان سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە ئێستا مەلەفی نەوت تەنها لە دەستی یەک حیزبدا یاخود هەموو حیزبەکان بەشدار لە بەتایبەتی لە مەسەلەی مەلەفی نەوت بەرامبەر بە بەغداد. لە ڕاستیان مەلەفی نەوت یەکێکە لەو مەلەفانەی کە وەکو مەتەڵێکی لێ هاتووە کە بەڕاستی دۆزینەوەی وەڵامەکەی زۆر قورسە. لە ڕووی واقعی و حەقیقەتەوە شتێکە و لە ڕووی دروشم و دروشم بازیەوە شتێکی ترە. سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان، پرۆسەی بەرهەمێنانی نەوت لە هەرێمی کوردستان پرۆسەیەکی نیشتیمانیە و هەمومانە بێ فەخری پێوە بکەین وەکو پرۆسە. و یەکێتی نیشتیمانی کوردستان دەستپێشخەرە، پارتی دیموکراتی کوردستان تەواوکەری پرۆسەکەیە. تا چەند یەکێتی ینی تەبەن یەکێتی و پارتی بەڕێوەیە بەنە ئەم دۆسیەیە، یعنی ڕەنگە لێم پرسی بۆ ڕاستە حیزبەکانی تر بەشدارن لە حکوومەت و ئەمە مجاملە نییە بۆ هیچ حیزبێکی سیاسی، چونکە خراپترین کادر لە یەکێتیە لە لای من لە سەرۆکی هەموو حیزبەکانی تر زیاترم خۆشەیە. بەڵام ئەمە ئینسانە بێ واقعی بێ، هەم بۆ تەریخ هەم لە بەردەمی خوای خۆیە. ئەوە یەکێتی و پارتین کە ئەم پرۆسەیە بەڕێوا بن زۆر و کەم هەرێکە و بەقەدەر قەبارەی خۆی بڕێکی بەرەکەوێ یان بەشێکی بەرەکەوێ. گرێبەستە سەرەتایەکانی نەوت کاک عومەر فەتاح و کاک دکتۆر بەرهەم واژەیان لەسەر کردوون. سەری ناڕۆکی گرێبەستەکان کەی ڕەنگە هەڵەی مەسەلەن نەک هەڵایان ڕەنگە لەبەرەوەی کە ئێمە ناچار بووین لەگەڵ کۆمپانیا نێودەوڵەتی گەورەکانە مامەڵە بکەین، ڕەنگە هەندێک سازشمان بۆ کردبن کە بۆ ئەم قۆناغە نابێت کە ئێمە گەیشتوێنتە قۆناغی گەشەکردن. بەڵام لە ڕووی تەکنیکی و هوەریەوە و لە ڕووی قانونیەوە یعنی ئەبێت چاک بکرێن و تعدیل بکرێنەوە بۆ شکلان لێ بکرێت کە لەگەڵ ستانداردا گونجێنەوە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە. دوایی دین باسی داهاتی ئەم گرێبەستە نەوتیان ناکەین. ئێمە لەو جەدەلە قانونیە چوینە دەرەوە کە هەمومان پشتیوانی حکوومەتی هەرێمی کوردستانمانە کرد لە کادری حیزبی لە پەرلەمانی کوردستان لەوەی کە مافی ئەنجامدانی گرێبەستی نەوتی هەبێت لەگەڵ کۆمپانیا نێودەوڵەتیەکانە. ئەمە قۆناغێکە و تەواو بوو. قۆناغی دووەم دێکە قۆناغی بەرهەمهێنان و فرۆشتنی نەوتە بە دەرەوە، ینی ناهەردناردەکردنی نەوتە، هەناردنە دەرەوەی نەوتە. ئەم پرۆسەیە پرۆسەیەکی ئالۆزە دەبوو بە گوێرەی یاسای ژمارە 22 ساڵی 2007 مامەڵەی لەگەڵ بکرێ و دامەزراوەکانی بۆ دروست بکرێ. واتە دەبوو 4 کۆمپانیا و سندوقێک دروست بکرێن، داهاتەکە بچێتە ناو سندوقەکەەوە لەژێر چاودێری پەرلەمانی کوردستانە بێ و کۆمپانیاکانی ژەرێکان ئیشی خۆیان بکەن. کۆمپانیا کاری بۆ بەرهێنان بکە، کۆمپانیای نیشتیمانی بێ و کێبەرکێ لەگەڵ کۆمپانیا نێودەوڵەتیەکانە بکە بۆ وەرگرتنی بۆ ینی هاوبەشی پێکردنی لە گرێبەستە نەوتیەکانە، کۆمپانیاک کاری بەرهەمێنانی مشتەقات بکە، پاڵاوگەکان سەرپەرشتی پاڵاوگەکان بکە و کۆمپانیایەکیشمان هەبێ بۆ بە بازارکردنی نەوت. بەڵام ئێمە ئەمانە هیچیان دروستمان نەکردون جگە لە سندوقی داهاتە نەوتیەکان کە ئەویش بەداخەوە هەیئەتەکەی دروست نەکرا. لەبەر ئەمە تەنها وەزارەتی سامانە سروشتیەکان بە مبارەکە و سەرپەرشتی ئەنجومەنی هەرێمی نەوت و گاز خۆی مامەڵە لەگەڵ داهاتی نەوتی خەڵکی کوردستان ئاکا و لەگەڵ داهاتی نەوتی هەرێمی کوردستان ئاکا. ئەمە مەلەفێکە کە هەریەکە و بەقەدەر حەجمی خۆی بەقەدەر قەبارەی خۆی لە ناو ئەنجومەنی هەرێمی نەوت و گاز و لە ناو وەزارەتی سامانە سروشتیەکان ئەگەر سەروەری بەرەکەوێ و ئەگەر عیب و عار و کەم و کورتیە کەم و کورتی بەرەکەوێ. یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردووە 2 کەسی هەبووە لە ناو ئەنجومەنی هەرێمی، وەزیری دارایی لەگەڵ جێگری ڕئیس وزەرا یا هەندێک جار ڕئیس وزەرا لەگەڵ وەزیری داراییمان هەبووە. لە ئێستا جێگری ڕئیس وزەرامان هەیە و گۆڕانیش ماوەیەکی قیاسیانی ماوەیەکی دیاریکرا و وەزیری دارایی هەبووە. هەر یەکێک لەم حیزبانە بەقەدەر زەمەنەکە بەقەدەر ئامادەیان لە ناو ئەنجومەنی هەرێمی نەوت و گاز بەشدار بوون لە ئیدارەدانی مەلەفی نەوت. لەبەرەوە من وەکو یەکێتیەک شەرمەکەم ئەگەر بڵێم وەکو هەندێک کەس کە پەرێز پاکەکاتەوە، شەرمەکەم لەوەی کە بڵێم یەکێتی ئاگای لە مەلەفی نەوت نییە. ئەگەر یەکێتی ئاگای لە مەلەفی نەوت نییە کە مەلەفی نەوت گرنگترین مەلەفە و داهاتی نەوت تاکە سەرچاوی ئیدارەدانی دەوڵەتە لە هەرێمی کوردستانە، ئەبێ ئەم حیزبە قبول مەکە. ئەبێ ئەم حیزبە قبول مەکە وجودی هەبێ لە ناو هەیئەتێکە ئەگەر وجودەکەی وجودێکی کارتۆنی و ئاگای لە وردەکاریەکانی نییە کە بەش بە حاڵی خۆم منەزانم ئاگای لە هەمووی نییە، ئاگای لە بەشێکێتی بەڵام ڕەنگە ئاگای لە هەمووی نەبێ. بە نمونە
ئەو گرێبەستە 50 ساڵی کە ئێمە لەگەڵ تورکیا هەمانە من گومانم هەیە لەوەی کە نوێنەرەکانی یەکێتی لە ئەنجومەنی هەرێمی بزانن ناوەڕۆکی ئەو گرێبەستە 50 ساڵیە چیە کە گرێبەستێکی زۆر چارە نووس سازە کەواتە مەلەفەکە مەلەفێکە کە مؤسسە بەڕێوەیە با مؤسسەکەش ئەنجومەنی هەرێمی نەوت و گاز و وەزارەتی سامانە سروشتەکانە هەر حیزبێکیش بەقەدەر ئامادەیی خۆی لە نێوان ئەم دوو دامەزراوەیە بەشدارە لە مەلەفی نەوت ئەگەر وەکو دووبارە یەکەمەوە ئەگەر شەریکە ئەوە پێستی سەری بەنەعلەت بێ و ئەگەر بێباکە دوو جار پێستی سەری بەنەعلەت بێ. بەڵێ سوپاس دەکەم دواتە گەڕێن و لای بەڕێز دکتۆرە کاک مەسعود ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێزت وتت بەغداد مۆنموناگەر ئێستا نەوتی ڕارەز بکات لە باشی حاڵدا چەند بودجە بۆ هەرێم دەنێرێت ئەوەندەی کێوە خوێندنەوەتانە بێ بۆ دۆخی دارایی عێراق؟ ئەو موازنەی کە بڕیارە لە هەندێکی نزیکە بنێردرێت بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق خەمێنراوە بە 100 تریلیۆن دینار عێراقی بەڵام ئینفاقی فعلی لە عێراقا زۆر لەوە کەمترە کە لە موازنەی ئاماژەی پێکرێت و لەسەرەوە ئەساسە ئەوەی لە 2016 ئێمە تەوەقعمانە کرد ماگانە نزیکەی 600 تا 700 ملیار دینار عێراقی کە نزیکەی 300 تا 550 ملیۆن دۆلارەکە بنێردرێت بۆ هەرێمی کوردستان بەڵام هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردووە گەشتە قەناعەتێک کە پێکردنەوەی هەرێم دەستگیر بە بەغدادەکە و استثمارێکی زۆری کردووە لە ژێرخانی نەوتیە کە مۆڵە نەوتیەکانە کە خەمبەرێت بە 2 تا 3 ملیارد دۆلار پارەی تێدەچەوە کراوە و بەنسبەت حکوومەتی هەرێمی کوردستانەوە مەسئلەی سەربەخۆیی لە فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستانە بابەتێکی چارەنووساز و زۆر گرنگە و ئەوەی کە وەزارەتان ئاماژەی پێکرد ئەمانە هەمووی ئاماژەیە کە هەرێمی کوردستان ممکنە نەوتی خۆرادەتی عێراق بکاتەوە و من بۆ خۆم قەناعەتم بەوەی نییە کە جانێکی تر هەرێم نەوتی دەستی لە عێراق بکە و چاوەڕوانی بێ لە عێراقەوە بودجێ بوو بێ و ئەگەر معادلاتی ناوخۆیی عێراق و ناوچەیی و نێودەوڵەتی مساعد بێ دەکتۆرەکەم زیاتر هەنگاو لەوەی لە عێراق دووتر بکەینەوە و سەرڕایەوەی کە فراکسیۆنە کوردەکان بە پارتی دیموکراتی کوردستانیشەوە لە پەرلەمانە بەڵام لە هەولێر بە ئاراستەیەکی شەکرێ و لە بەغدا ئاراستەیەکی خودیان بە دوو ئاراستەی جیاوازیش بەڵێ زۆر باشە کەواتە ئێستا لە پرۆژە یاسای بودجەی عێراق بۆ ساڵی 2017 کە ئامادە کراوە بە میزیکانان ڕەوانەی پەرلەمان دەکرێت ئایا دووبارە ئەوە دانراوەتەوە ئەو ڕێکەوتە نەوتی کە لە کۆتایی ساڵی 2014 لە نێوان هەرێم و بەغداد واژۆ کرا کە هەرێمی کوردستان 550 بەرمیل نەوت ڕەوانە بکات مەسەرەن 250 لە کەرکووک و 300,000 لە هەرێمی کوردستان ئەوە دانراوەتەوە دووبارە؟ 250,000 بەرمیل نەوتی هەرێمە و 300,000 بەرمیل نەوتی کەرکووکە کۆپی پێستی ساڵانی ڕابردووە ئەمە شت ئەوەی پێڵێن ئەڵعەف الئیمان لەبەر هیچ شتێکی نییە خۆ هەرەکرێ ئاماژە بە شتێک بکرێت لە نێوان هەرێم و بەغدایە ئاخر شت ئەوە هەیە و ئەو بودجەیەکە لێرە ئەگەر لە هەرێک پابند نەبوو بە ئیلزاماتی مالیە نەوتی لە هەرێکێکیش پابند نابێت عێراق دەتوانێت بڵێ ئەو هەرێم نەوتی خۆی ڕادەستی بەغدادەکە بۆ ئێمەش هیچ بۆ هەرێم نامێنین تەنها کێشەیە کە ڕوبەڕووی نوێنەرانی کورد بێتەوە بە تایبەتی ئەندامانی ژێریانەی ئەوجا هاوکارە کوردەکانمان بە شێوەیەکی گشتی لە هەموو فراکسیۆنەکان کە لە ساڵی 2015 تووشی حراجێکی زۆر بوون یەکەم هەڵدرا پشتی هەرێمی کوردستان لە نەفەقاتی حاکمان لە 170 بکرێت بە 111 و ئەخراجێکی زۆر تێدا بوو و پرسیۆن بووە بوو کە جلوجێکی زۆری بوو بکەیت بەداخەوە لە شەقامی کوردیشە لەبەرەوەی ئاگەردانی زۆرێک لە وردەکاریەکانی وردیە تەخدیری ئەوەش نەکرێت
ئێمە لە 2016 شەڕێکی زۆرمان ناوادەی لە پشتی کورد لە بودجەی گشتیە گەشتی ناوەی دەرگیری لە پشتی کورد بکەیتەنە لە نەفەقاتی حافظە لە موازنەی 2017 پشتی هەموو گشتەکانی ساڵ 2016 بینەوە. بەڵێ سوپاس دەکەین کاک مەسعود. دکتۆرە ڕەواز ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێستان وەکو ئەندامێکی لیژنەی سامانە سروشتیەکان ینی پشتگیری لەوە دەکەن کە هەرێم لەگەڵ بەغداد دووبارە ڕێککەوێتەوە باشترە ینی هەرێم بچێتەوە نەوتەکەی ڕاستی بەغداد کە ئەگەر بەغداد ئامادە بێت پشکی هەرێمی کوردستان بنێرێت؟ بە بڕای من حکوومەتی هەرێمی کوردستان بەرژەوەندی خەڵکی کوردستان بخاتە پێش هەر بەرژەوەندێکی ترەوە. کامان بۆ خەڵکی کوردستان باشە و ئەتوانێت بودجەی پێویست بۆ خەڵکی کوردستان دابین بکە. موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان، خانە نشینان و کەسوکاری شەیدان لە کاتی خۆیان دابین بکە. پرۆژەکان بخاتەوە گەڕوە. کەرامەتی ئینسانی کوردی پارێزراو بێ لەوەی کە لە برسا پەنا نەباتە بەر هەڵەی گەورە. ئەمە ئەوەیە کە ئێمە وەکو نوێنەرانی خەڵکی کوردستان بۆ ئێمە ئەمە باشە. باشترین بۆ ئێمە ئەوەیە کە گوزەرانی خەڵکی کوردستان باشتر ببێ. ئێمە باواز لە دروشمی گەورە بێنین. ینی ئەم دروشمانە ڕەنگە بەرجەستەکردنیان و بەکرداریکردنیان هێشتا وەختی مابێ. ئەگەر لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و پرۆژەکانی کوردستان و فەرمانبەرانی کوردستان و خەڵکی بڵێ خانەنشین و کەسوکاری شەیدان و کەمەندامان ئەوە لە بەرژەوەندیانە کە لەگەڵ حکوومەتی ناوەندی ڕێککەون و زەمانەتی ئەوە هەیە کە بەشە بودجەی خەڵکی کوردستان بنێرێ. من هیوادارم ئێمە لەم غورورەی خۆمان بینە خوارەوە، چونکە بە تەجروبە بە ئەزمون دەرکەو کە حکوومەتی هەرێمی کوردستان کە بەسەر بەخۆی نەوتی خۆیە فرۆشێ سەرکەوتو نەبووە تا ئێستا و ئەزمونونەکە ئەزمونێکی شکست خواردووە. ڕەنگە بەشێکی شکستی ئەزمونونەکە پەیوەندی بەوە هەبێ کە نرخی نەوت دابەزیوە، بێگومان ئەمە وایە لە ڕووی ژمارەیەوە. بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە شەڕی داعش هەبووە بەشێک لە کێڵگەنەوتیەکان وەکو پێویست، ینی وەکۆی کە حکوومەت پلانی بۆ داناوە بەرهەمی نەبووە. ینی هەرچی بێ دەرەنجامەکەی خەڵک زیانێکی زۆریان پێگەیشتووە. هیوادارم بەرژەوەندی خەڵکی کوردستان بخێتە پێش هەرموو بەرژەوەندی. زۆر باشە. بەڕێز وتت حکوومەتی هەرێم کەنەوتی بە سربەخۆ فرۆشتووە شکستی هێناوە. شکستەکە چۆنە لە چڕوێکەوە شکستی هێناوە؟ شکستەکە وەیە کە دۆخی خەڵکی کوردستان و دۆخی ئابووری بە شێوەیەکی گشتی و دۆخی دارایی بە شێوەیەکی گشتی ینی ئێمە مامەڵە لەگەڵ هەمیشە مامەڵە لەگەڵ دەرەنجاماکەین، مامەڵە لەگەڵ دروشمان ناکەین. دەرەنجامەوەیە کە چین و توێژەکانی خەڵکی کوردستان بەنیوە موچەش رازین، بە ڕوبع موچەش رازی بوون و دانیان بەخۆیان ناگرتووە بەوەی 30 ڕۆژ جارێ بیاندرێتێ حکوومەت لە پای فرۆشتنی سەربەخۆی نەوت نەیتوانیوە. من خۆمێکە گوملە ئەندا پەرلەمانانەی وتومە ئەگەر ئەم ژمارانەی کە وەزیری سامانە سروشتیەکانی ناوێتە پەرلەمان و لە 2016 ئێمە ملیۆنێک بەرمیل تێئەپەڕێنین و ئەتوانین پێداویستەکانی خەڵکی کوردستان دابین بکەین. اعتیادیە ئێمە بە شێوەیەکی سربەخۆنەوە بفرۆشین بەمەرجێ خەڵک زیانمەند نەبێ. بەڵام بە ئەزمون دەرکەوت ئێمە ئەوە 3 ساڵە خەڵکی کوردستان لە حاڵێکی زۆر خراپایە و ئەم حاڵە خراپەش و ئەم دۆخە خراپەش بەرەنجامی فرۆشتنی نەوتە بە شێوەیەکی سربەخۆ. خۆ ئەگەر یعنی ئێمە مانەوە نیە من دژی ئەوە حکوومەت بە سربەخۆنەوت بفرۆشێ. خۆ ئەگەر حکوومەت پلانێکی هەیە بۆ ئەوەی کا فعلەن دۆخی خەڵک بەرەو باشتر ببا لە ڕێگەی بەسەر بەخۆ فرۆشتنی نەوتەوە فەبیها ینی با بە ئاوە بێ کامە بۆ خەڵک باشترە، چونکە خەڵک زۆر ماندووە. ینی من لام سەیرە چۆن حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ڕاگرتووە لە پای ئەو هەموو دوعا و نزایی کە لە مانگی ڕەمەزانە ئەو پیرەژن و دایک و خوشکانەی کە دایک و خوشکی شەهیدان، ئەو پیرەژنانەی کە خانە نشینێکیان هەیە، ئەو بەڕێزانەی کە 40 ساڵ خزمەتیان کردووە، چۆن ئەم حکوومەتە پایەکانی وەستا و نەڕووخا لە پای ئەو هەموو دوعا و نزایی کە لە مانگی ڕەمەزانە لیان کرانی خەڵک خانە نشینێک تا ئێستا تازە موچەی مانگی چواری وەرگرتووە. لەبەرەوە دەرەنجام ئەی سلمێنێ کە حکوومەت شکستی خواردووە لەوەی کە بڕیاری داوە بەسەر بەخۆینەوە بفرۆشێ. ئەسبابی شکستەکە ڕەنگە وەکووتم ئەسبابی ذاتی هەبێ و ئەسبابی مەوزوعیشیە بێ ئەوانە بوون کە باسم کردن. بەڵام دوجار شکستە خۆگەر با لەگەڵ ئەوە بین کە سەر بەڵە زۆر باشە. بەڵام دکتۆرە تا چەندێک پەیوەندی ئەوەی کە ئێستا مەسەلەن بەشێک لە پەرلەمانتاران لە لیژنەکەی
مەسەلە لیژنێک کە بەڕێز تێدا ئەندامی باز لەو دەکەن کە داهاتی نەوتی هەرێم بەشی بودجە دەکا ینی پەیوەندی بە سربەخۆیەکەوە یاخود ئەگەر داهاتی نەوتی هەرێم ئێستا لە دەستێکی ئەمین دابێ پێ دوایە ئێمە خەڵکی کوردستان تووشی ئەو هەموو نەهامەتیە دەبوو؟ ئەزانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕازگۆ نەبووە نە لەگەڵ پەرلەمانتاران و نە لەگەڵ خەڵکی کوردستان و نە لەگەڵ مێدیاکان. ئەو ژمارانەی کە لە لای ئەندامانی پەرلەمانە بە تایبەتی ئەندامانی پەرلەمان لە لیژنە تایبەتمەندەکان یعنی لیژنەی پیشەسازی وزە و سامانە سروشتیەکان یا لیژنەی دارایی یا لیژنەی دەستپاکی ئەو ژمارانەی کە لای ئەندامانی پەرلەمانە و ژمارەکانی خودی حکوومەتی هەرێمی کوردستانە کە پێشووتر بۆ ئێمەیان ناردووە کە زەرب و تەقسیمەکەی لەگەڵ نرخی بەرمیلێک نەوت لە بازارەکانی جیهانە و کۆیەکەیتەوە لەگەڵ ئەو بڕەنەوتەی کە بە تەنکەرە فرۆشتێ و لەگەڵ داهاتەکانی تر لەناو هەرێمی کوردستانە بەڵێ ئەبێ ئەو داهاتە بەشی موچەی خەڵکی کوردستان بکە بەڵام ئەمانە قماریان کردووە بە داهات و قوتی خەڵکی کوردستانەوە بڕێکی زۆر پارە قەرزار بوون ئەوە خوان واڵن ڕاستەکەن یان ڕاست ناکەن من نازانم یعنی سەوای لێ هاتووە پێشان بڵێ خوانەڵێن قەرزاری کە بڵێ قەرزارن ئێوە چون شکاتی لەکەن ئەڵێن تۆ چۆن نەزانی من قەرزارم ئەگەر وەکوە قماریان کردبێ قماریان کردووە بە داهاتی نەوت ئێستا کەوتونەتە ژێر قەرزێکی زۆرەوە جورئەتی ئەوان نییە لە بەردەمی ڕای گشتیا بڵێن ئێمە ئەوە قەرزەکانمانە چکە ئێمە نازانی ئەو قەرزانەی ئەیدەنەوە بەکێ ئەدەنەوە لە کێیان قەرز کردووە یعنی زەماناتەکانی ئەو قەرزانەی کە وەریان گرتووە چییە یعنی خێرە ئەم حکوومەتە ئەوە نەموهیمە ئەم هەموو قەرزەی پێدراوە بەبێ ئەوەی زەماناتێک بدا ئەی باشە ئەگەر زەماناتی داوە زەماناتەکانی چین پەرلەمان بۆ وەکو موئەسسەیەکی تەشریعی ئاگای لەم دۆسیە نییە لەبەرەوە بەڕاستی ینی مەسلەی نەوت مەسلەیەکە ئینسان هەرچەند قسەی لەسەر بکەی هەڵەگرێ قسەی لەسەر بکەی ینی من بۆ خۆم ناتوانم بڕوابەوە بکەم کە هەموو ئەو پارەی کۆیەکەیتەوە لە 2014 تاوەکو ئێستا کە حکوومەت خەرجی کردووە بۆ موچە و بۆ پرۆژەکانیش و بۆ شەڕیش لەگەڵ داعش هەر هەمووی کۆ بکەرەوە ناکاتە 24 میلیۆن لەو لاوەڵێن حکوومەت زیاتر لە 24 میلیۆن قەرزارە تۆ یعنی وەکوە هیچی نەفرۆشت بێ ئەگەر هیچی نەفرۆشتایە بەس قەرزی بکردایە خۆ لە 2014 بۆ ئێستا 24 میلیۆنی خەرج نەکردووە بۆ خەڵکی کوردستان ئەیکوا پارەی نەوتەکە زۆر باشە کەواتە پێ دووە داهاتەکە لە دەستێکی ناپاکدایە داهاتی نەوتی هەرێم بەڵێ لە دەستێکی دزایە ئەوانەی کە نەوتی هەرێم داهاتی نەوتی هەرێم بەڕێوە ئەبن دزن بەڵێ دزن زۆر باشە دواتر دەگەرم لای بەڕێز دکتۆر ئەگەر کاتمانە بوو کاک مەسعود ئەگەر بگەرم لای بەڕێزت کاتشمان کەمەوە سەبارەت بەوەی کە بەڕێز تاوڕای لەوەی کە هەرێمی کوردستان لە ڕووی سیاسەتی نەوتیەوە شکستیە ناواگە هەر لەگەڵ بەغدا بمان بابەوە دۆخی دارایی خەڵکی کوردستان باشتر دەبوو؟ لا 2000 پرسیارەکەی جەناب بدەمەوە لە 2014 تاو کاتێککە بودجەی هەرێم بڕاوە لەلایەن حکوومەتەکەی بەڕێزمانیچنەوە هەرێمی کوردستان 90 ملیار دۆلار بودجەی وەرگرتووە لە عێراقەوە ئەگەر ئەم پارەیە باشێک لەم پارەیە ئیداری بە باشی درایە و صندوقێکی داهاتوو یا صندوقێکی ئەوەی بەعربی پێڵێن صندوق الأجيال شتێک لەو بابەتە دروست کرایە 20 ملیار دۆلارێک لەو پارەیە لەو صندوقەدا بنرایە دەکرا هەرێم بە هیچ شێوەیەک نەکەوتایەتە ئەزمەی اقتصادی و مالی و ئەگەر ئینسانی نەوتیش نابشتێ من ڕێی شخصی خۆم هەیە لە مەسەلەی سیاسەتی نەوتیە ئێمە کرێ پشت بە کورد خۆمان بوەستین بەڵام شەفافیەت لە فرۆشتنە شەفافیەت لە داهاتە شەفافیەت لە سەرکردنە ئێمە مشکلی ئەومان هەیە ئەدینی ئێستا لە هەرێمی کوردستانە پەرلەمان هیچی کەوتووە ئەو کاتێک کە پەرلەمانیش هەبوو زۆر باشتن ئەتوانرا متابعی شوکارەکانی وەزارەتی سامانە سروشتیەکان بکرێت متابعی مەسەلەی داهات بکرێت خەرجەکان بکرێت ئەوەی کە ڕێوەستا ئاماژەی لێ کرد ئەو اتفاقی نەوتیە لەگەڵ تورکیا کراوە بۆ مای 50 ساڵ ناوەڕەکەی ئەوانەی کە ئەندامی ئەنجومەنی نەوت و وزەن ئەوانەش نازانن ناوەڕەکەی چۆنە ئەمە بۆ خۆی دەلالەتی ئەوەیە کە گروپێکی زۆر بچووکی دیاریکراو سیاسەتی نەوتی
حکومەتی مالی هەرێمی کوردستان ئیدارەکەن و شەفافێتی پێوەنیە شەفافێتی تێدا نیە کێشەکە لەمایە و لە ماوەی ساڵی ڕابردووشە بەتایبەتی لە 2004 بۆ 2014 توانین بڵێن ئیدارەی مالی لە هەرێمی کوردستان ئیدارەیەکی شکستخوارده بووە چونکە 112 ملیارد دلار لە عێراقەوە وەرچێرا چکە لە داهاتەکانی ناوخۆی هەرێم کە بارە جوود و میگەکانە هەموو پارانەوەی یعنی نەتوانرا حکومەت ببێتە خاوەن سەرمایە بۆ نمونە صندوقی تەقاعدی لە هەرێمی کوردستانە هەیە پارەی لێیە چەندێکە بۆ لە عێراقا صندوقی تەقاعدی حکومەت قەرزی لێ بکە 8 تریلیۆن دینار عێراقی هەیە کە کاتە نزیکەی 6 ملیارد دلار ئەمریکی حکومت لەو صندوقە قەرزەکە لە هەرێمی کوردستان ئەمانە هیچ نییە بۆیە توانین بڵێن لە هەرێمی کوردستانە شتێک نییە بەلای موەسسەسات و بەلای دەوڵەتداری و هەرچیش هەیە لەنا قسەی میدیایە و ئیعلامە و بەڵام وەکو موەسسەساتی دەوڵەتی ئێمە ناڕۆکێکی تووکی بەڵێ سپاس دەکەین دکتۆرە دەقێکمان ماوە زۆر بە کورتێگەر وەڵامی دوو پرسیاری ترمان بدەیتەوە بەڕێز دەبوو داوانەی کە ئێستا داهاتی نەوتێرم بەرەوە دەبن دزن ئەگەر ئەوانە دز بن ینی دۆخی خەڵک داهاتی نەوتێرم لە دەستی دزدابێ دۆخی خەڵک بەرەو خراپتر ناچێ لە کوردستان نازم لەمە خراپتر چیە ینی لەمە خراپتر هەیە کە خەڵک نەتوانێت کری خانوو بدا و نەتوانێت پێداویستی خوێندنگەی مناڵەکەی دابین کا و نەتوانێت تێرسکی خۆی نامخوا و نەتوانێت جلوبەر بکە و نەتوانێت پارەی نەخۆشی مزمینەکەی بدا و دایان خانە نشینمان هەیە ئێمە شەکرێتی زەختێتی نەخۆشی دڵێتی ناتوانێت پارەی عیلاج بدا یعنی لەمە خراپتر هەیە دایان نمونەی شکاندنی کەرامەتی خەڵک لەسەر تەلەڤیزیۆنەکان پیشانە درێ ئەمە نانی نییە بیخوا ئەمە چکەوتۆتە سەر جادە ئەمە عیلاجی پێ ناکرێ یعنی ئێمە دایان نمونەمان بینیوە خەڵک یعنی گەیشتۆتە حاڵەتێک بێ لەسەر تەلەڤیزیۆن بڵێ هاوار من مردم لە برسان یعنی لەمە خراپتری تر چییە زۆر باشە دکتۆرە ئەڵین ئەزایی چۆنە ئینسان من بۆیە وشەی دەست بەکارێنم ئەمەیە زۆر سادەی کەمەوە بۆی خەڵکی ئاسایی تێبگا کە من وەکو پەرلەمانتارێک لە نەتیجەی دراسەکردن بۆم دەرکەوتووە کە ئەمانە دەستێکی ئەمین نین ئینسانیش کە ئەمین نەبوو لەسەر پارەیە کە لەلایەتی ناوی دزە ناوێکی تری نییە بەڵە زۆر بە کورتی مەرجەکانی پەرلەمان بۆ ئەوەی کە هەرێم نەوت بەسەربەخۆ بە شەفافی بەسەربەخۆ فرۆژی چی بوون حکومەت و مەرجانەی جێبەجێ نەکرد زۆر بە کورتی بێ سوپاس دەکەم کاتمان نەماوە بیرمە و کاتە وەرەقەی عەمەلمان ئێمە بۆ حازرکردن بۆ گەڕانەوە بۆ بەغدا وتمان بڕۆنەوە بۆ بەغا ئەمە وەرەقەی عەمەلەکەیە چەند خاڵێک بوو دەنگمان لەسەردا لە پەرلەمانی کوردستان وەکو تەوسیات خۆگەر نەبوو ئێمە نەوتی خۆمانمان فرۆش بە گوێرەی و جەدوەلەی کە جەنابی وەزیری سامانە سروشتیەکان بە داتا شۆ بۆی ئیعلان کردینە بۆ ئێستا بەرهەمی نەوت هەرێمی کوردستان ملیۆنێک و زیاتر لە ملیۆنێک و 100,000 بەرمیل بۆیە بەبێ کەرکووک بە کەرکووکەوە بوو بە ملیۆنێک و نزیکەی 300,000 بەرمیل ئەگەر بەرمیلی بە 30 دۆلاریشیان بفرۆشتایە بە 25 دۆلاریشیان بفرۆشتایە ئێمە ژیانمان زەمان بوو بەڵام پلانەکانی و ژمارەکانی وەزیری سامانە سروشتیەکان کە ئێمە بینیمان وەکو هەموو شتەکانی تری درۆی گەورە بوون و خەیاڵی زۆر سپاس بۆ دکتۆرە ڕێواز فایق ئەندامی لیژنەی سامانە سروشتیەکان لە پەرلەمانی کوردستان کە بەڕێزیان لاولێرەوە لەگەڵ ماوەرە زۆر سپاس بۆ کاک مەسعود حەیدەر ئەندامی لیژنەی دارایی پەرلەمان عێراق کە بەڕێزیان لە بەغدادەوە لەگەڵ مابوو سپاس بۆ ئێوە بینێرانی بە سپاس بۆ ئەو کارانم خواتان لەگەڵ